کاک هەردی زۆر سپاس بۆ بەشداریت. پرسیاری یەکەم ئەوەیە کە تۆ لە پاش مەرگی ژینە تۆ یەکێک لەو کەسانە بووی کە ڕەخنەت هەبوو لە هونەرمەندەکانی دیکە کە هەڵوێستیان نەبوو دەربارەی ئەم شتە. لەگەڵ ئەوەشدا هەر دوایی تۆ چەندین هونەرمەندەکانی دیکە هاتنە سەرخەت و ئەتوان بڵێن ئەوانیش ڕەخنەیان گرت لە ئەو هونەرمەندانە کە بێدەنگ بوون. بەڵام لە لایەکی تریشەوە خەڵکێک هەیە کە ڕەخنەی زۆریان لە تۆ گرتووە لەسەر ئەو قسانە. ئەتوانی زیاتر باسی ئەو بابەتەمان بۆ بکەی؟ سڵاوتان لەبێت، ڕێزم هەیە بۆتان. ئەبوایە کەسێک وای کردە، ئەبوایە کەسێک بە خەڵکی بڵێت کە ئەم بابەتە گرنگتر لەوەیە کە ئێوە بیری لێکەنەوانێ. ئەبوایە کەسێک پێیان بڵێت کە پرسی کووردە، پێیان بڵێت کە تەنها ئازاردان و مەسەلەن لەناوبردننی کچێک نییە، بگرە ئەتوانێت قسەکردن بێ لەسەر ئازادی کورد و هەموو خەڵکی ئێران بەرامبەر کە ئەو دۆخی کەتیایان. بۆیە بەڵێ من ڕاستەخۆ دوای ڕووداوەکە قسەم هەبوو لەسەر ئەوەی کە خەڵک ئەبێت پشتیوانی خۆپیشاندان و دۆخی ڕۆژهەڵاتی ئێران بە تایبەتی بکات. ئیتر قسەکانم بۆ هەندێک کەس وەکو خۆ دەڵێ ڕەنگە سوودی بوو بێت و تێگەشت بێتن لەوەی کە کاتی هەڵوێستەوە ئەبێ هەڵوێستیان هەبێت. بۆ هەندێک کەسیش بوو بەوەی کە ڕەخنێکی زۆر و جەنابەت باسێت کرد لە من بگیرێت کە پێیان وایە هەر کەس ئازادە ئەتوانێت هەڵوێستێکی هەبێت لە بارودۆخێکی ئاوایە یان نا. بەڵام دوجار بۆ من ئەوە مهم بوو کە ئەگەر یەک کەسیش بێ، ئەگەر چەند کەسێکی کەمیش بن، من توانی بێتم وایان لێ بکەم کە بابەتەکە گرنگە و ئەبێت هەڵوێستیان هەبێت. بەڵام کاک هەردی بەگشتی هونەرمەندی کورد وای لێ هاتووە کاریگەری هەبێت بەسەر کۆمەڵگادا؟ کاریگەربوون چییە؟ کاتێک کە هەر هونەرمەندێک، هەر کەسێک کە کۆمەڵێک خەڵکی تر لە وڵاتەکەی خۆیە فاڵەوی هەم کارەکانی هەم بیر و بۆچوونە قسەکانی ئەکەن، کەواتە ئەبێت بیری بێت بەدەر لە هونەرمەند بوون تۆ ئەتوانیت ئەگەر کاریگەریەکی کەمیش بێت لەسەر خەڵکی هەو بێت. ئێمەش لەم چوارچێوەی خۆمانە کە ناڵم چوارچێوێکی زۆر زۆر گەورەیە هونەرمەند بوون لە کوردستانە، بەڵام بە دڵنیاییەوە پێم وایە بۆ خەڵکی خۆمان کاریگەری هەبێت. یعنی دڵنیام خەڵکێکی زۆر هەیە چاویان لە سەر ئێمەیە، گویان لە قسەکردنی ئێمەیە و لە کاتێکی ئاواشە من مرتاح نابم بۆی کە ئەو پێگە کۆمەڵاتیانی خۆم بەکارنێنم بۆ شوێنێک بەکو شوێنێک سێری نەکەم کە ئەتوانێت سوودێکی تایە بدۆزمەوانێ، ئەتوانم تایە شتێک بگەێنم بۆ کەسانی کە من ئەبینن. بەڵام کاک هەردی نەک تەنها چەند هونەرمەندێک، بەڵام فەمینیستەکانی هەرێمی کوردستانیش ڕەخنیان هەبووە لەسەر قسەکانت. دانەیەک ئەڵێ هەر تۆ مابووی پەلەماری دەمولوتی ژن بدەیت. ئایا تۆ پەشیمانی لە شێوازی دەربڕینت؟ من ڕەخنەم گرتووە و بەشێک لە نووسینەکانیش لە هەندێک شوێنە ڕەنگە توند بوو بێت، بۆیە شۆک نەبووم، یعنی زۆر تووشی سەرسوڕمان نەبووم بەوەی کە ببێتەوە بە ڕەخنەت ڕوبڕی خۆم بێتەوانێ. باڵێ ڕوبڕی خۆم بۆوانێ و قبوڵیشم کرد. هیچ کاتێکیش من هەر شتێک بڵاوەکەمەوە نووسینێک بێت، بەرهەمێک بێت، هەر شتێک بێت، چاوەڕێی تەنها دەستخۆشی نیم، چاوەڕێی ئەوەش هەم کە کەسانێکی زۆر لەگەڵ بیر و بۆچوونەکەمدا نەبن یان لەگەڵ بیر و بۆچوونەکەمدا هەبن لەگەڵ شێوازی دەربڕینەکەیان نەبن. من قبوڵ یەکەم، هیوادارم ئەوانیش ئەوانی من قبوڵکەن. کاک هەردی دوا پرسیارم، پەیامەکەت چییە بۆ ئەو کەسانە کە ئێستا هەر بە بەردەوامی بێ هەڵوێستن بۆ ئەم شتە کە ڕوئەدا ئێستا؟ ئەزانی هەر بیریش لەو کەسانە بکەمەوە تۆزێک ناخۆشە، هەر بیرکردنەوە لێشیان تۆزێک ناخۆشە. لەگەڵ ئەوەشە من ئەڵێم مادەم ئێمە باسی ئازادی ئەکەین،
ئۆکەی هەر کەسێکیش ئازادە لەوەی کە ئەتوانێت ئەوێت لەسەر ئەم وەزعی ئێستا قسێکی هەبێت یاننا، بەڵام لە هەموو حاڵەتێکە لای من ڕاستەکە ئەوەیە کە کورد ئەبێت لەسەر پرسی خۆی و ئەبێ مردنی ئەبێ کوشتنی کچێکی کورد بەڕاستی کاریگەری هەبێ لەسەر هەر کوردێکی تر کە کوژراوە، بەڵام ئیتر ئەوەی کە بە ئێستاشەوە بێ هەڵوەست ئەمێننەوانێ هیچ شتێک ناڵێن. دوایەوە بەڕاستی خۆ ئێمە چیمان لە دەزیێت، خۆ خەڵکی ڕۆژهەڵاتیش بە ئێمە نەوتۆ وەرن شەڕمەڵی ڕەڵا بکەن، تەنها ئەڵێن پیشانی بدەن کە ئێمە غەدرمان لێکراوە، پیشانی باسی بکەن کە ئێمە لە وەزعێکی ناخۆشین و منیش هەر ئەوەم کردووە. من پێمان نییە ئەوە تا خۆم نەمتوانیوە لە ڕۆژهەڵات بم، نەمتوانیوە لەگەڵیانە لە نزیکەوە لەناو ئەو وەزعەیە بم، بەڵام لەم دوورەوە تەنها شتێک لە دەستم هاتوێ ئەوەیە سۆشیال میدیاکانی خۆم بۆ ئەو بابەتە تەرخان کردووە و بەیانی کە ڕۆژی چوارشەممەیە گرتبوونەوەیە کۆبوونەوەیە گیان هەر شتێکی ناوەنێن لە سلێمانی بەڕێواچێت ئەتوانم لێ ئامادە بم و ئامادە ئەبم. تەنها ئەمانەیە کە لە توانای کەسێکی کومەلا بێت و ئەوانەی کە لە توانەما هەیە ئەیکەم بۆ ئەوەش نایکەم کە هیچ کەسێک دەستخۆشیم لێ بکە، ئەیکەم بۆ ئەوەی کە وجدانی خۆمی پێ مەرتاحکەم، ئەیکەم بۆ ئەوەی کە بەبیری خۆمی بێنمەوانێ کوردم و ئاگەم لە وەزعی کوردستان هەیە، هەر شتێکی ناخۆش بەسەرمانە تێپەڕێت کاریگەریم تێکە بە هەر شوێنێکی خۆشیش بگەین دیسانەوە کاریگەریە بێ لەسەر. هونەرمەند هەردی سەلامی، زۆر سپاس بۆ بەشداریت. سپاستان دەکەم، کاتێکی خۆش.